ئێمە بەردەوام بە درێژایی 32 ساڵ و بە درێژایی مێژووی میدیا بە تایبەتی میدیای یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆی بە خاوەنی ئەم دەستکەوتانە دەزانێت کە دەستکەوتی ڕاپەڕینەوە ئەندازیارەکەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم حەزبە لە 20 ساڵە لە ڕێی میدیاکەیەوە بەردەوام دەیەوێت باس لە دەستکەوتەکانی ڕاپەڕین کات، باس لە بەرهەمی خوێنی شەهیدان کات. ئەمڕۆ 5 کاتە لەگەڵ ڕاپەڕینە مەزنەکەی جەماوەری خەڵکی کوردستان بە ئەندازیاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە ڕانین لە دەواازەی ڕاپەڕینین. ئەمڕۆ بەشێکی زۆر لە بەشداربووانی ڕاپەڕین پێشمەرگە قارەمانەکان هاوڵاتیان ئەمڕۆ دەیانەوێت یادی 32 ساڵی ڕاپەڕینێ بکەنەوە کە ئەو ڕاپەڕینی کە تا ئەمڕۆژ بەرهەمی خوێنی شەهیدان و لە سایم ئازادی و ئاسایش و ئارامی کە هەیە هاوڵاتیان دەتوانن بە ئارامی تایدا بژین. ئەگەر چی لێرە لەوێ گلەی و گازندە هەر هەیە، بەڵام ئەمڕۆ ئێمە دەمانێت باس لە بەشێکی دەستکەوتەکان بکەین. دەمەوێت من زۆرترین ڕابۆچوونی هاوڵاتیان بگوازمەوە لەسەر دەستکەوتەکانی ڕاپەڕین، لەسەر هەندێک لە مێژوو گزارشت و سەرگوزشتەی ئەو کاتی ڕاپەڕین و دەستپێک و چرکەساتەکانی ڕاپەڕین چۆن بوون یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن توانوێتی ئەندازیە یان ئەندازیارێکی تایبەتی ئەم جوڵانەوەیان ئەم ڕاپەڕینە بێت کە بێگومان ئەمڕۆ چەندین دروشم لێرەدا لە ڕانیە بەرزکراوەتەوە. ینی بۆ نمونە یەکێک لە دروشمەکان کە ئێستا لە بەرچای منایە درێژترین ڕووباری خوێنی شەهیدانە سەرچاوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە. زۆر بابەتی تر لێرەدا هاتوون، پێشمەرگە دەرینەکان هاتوون، کەسوکاری شەهیدان هاتوون. ئەمڕۆ دەیانەوێت وەفا و پەیامیان دووپات بکەنەوە بۆ خوێنی شەهیدان، ئەو شەهیدانی کە لە ڕاپەڕیندا بوونە سەرمەشق و سەرتۆپک و ئەمڕۆ بەرهەمەکەی کۆمەڵێک بەشدار بووی ڕاپەڕین، کۆمەڵێک کەسوکاری شەهیدان، کۆمەڵێک لە خەڵکی ئەم ناوچەیە دەدوێنم بۆی بزانم لە ڕووی دەستکەوتی ڕاپەڕینەوە لە ڕووی ئەو چرکە ساتانی کە ڕاپەڕین دەستی پێکردو چۆنێکێک لە پێشمەرگە دەرینەکانم لەگەڵدایە بەڕێزتان بەخێر بێنم کاتت باش. کاک محەممەد ڕوو بکەیت ئەم کامێرە سپاس دەکەم، تۆ بۆ خۆت ئەمە 32 ساڵە ڕاپەڕین تێپەڕیوە وەکو پێشمەرگەیەکی دێرین. ئەو دەستکەوتانە ئێمە چۆن بەنەوەی نوێ بناسیێن؟ ئەمێن وەکو پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای ڕاپەڕینەوە ئێمە لە قۆڵی پشدەرەوە لەگەل بەڕێز کاک کۆسرەت و شەید کوێستانی ئەوانە دابەزین بۆ منتیقەی سنووری ڕانیا کە هاتین خەڵکی ڕانیە بەڕاستی پێشواژێکی زۆر گەرمیان کردین کە هاتین ڕانیا ئازاد کراوە. لەوێەوە ئێمە بەرەو شەقلاوە و هێزەکان بەڕێز کاک کۆسرەت دابەشی کردن بەرەو کۆیەوەوانە داوا لە سەرکردایەتی سیاسی کورد دەکەم ئەو دەستکەوتانەی کە لە ڕاپەڕین بەدەست هاتوون بیان پارێزن. چۆن دەپارێزرێت؟ تۆ وەکو پێشمەرگەیەکی دێرین داواکاری لەنەوەی نوێ چیە بۆ؟ داواکاری لەنەوەی نوێ بەڕاستی یعنی دەستکەوتەکان لەبەرەوەی ئەو دەستکەوتانەی کە بەدەست هاتوون بە خوێن و فەرمێسکەچی یەکجار بەدەست هاتوون هەر لە خۆوە دروستە بوونە داواکەین ئەو دەستکەوتانە لە بەرچاو بگرن و بیپارێزن وەکو بیلبیلەی چاویان بیپەوارن. نیشتیمانی کوردستان و ڕاپەڕین دوانەیەکی لێکدانە بڕاون، تۆ وەکو پێشمەرگەیەکی دێرین ئەم دوانەیە چۆن وەسف دەکەیت؟ ئێمە وەکو پێشمەرگەی دێرین یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتایدا بەزینمەوە لەگەر بەڕێزان کاک کۆسرەت و شەید کوێستانی کاک حەبڵابۆر و ئەو قۆڵەی کە لە سنوورە هاتنە خوارێ لە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەولا پێشمەرگە هیچ هێزێکی دیکەم نەدی بەشداری ڕاپەڕین بکە هەتا گەیشتینە کەرکووچی قودسی کوردستانش. شەید عەبدوڕەزاق و یادیان بەخێر شەید ڕەحمان سەیدە و کاک حەبڵابۆر و ئەوانە سەرپەرشتی هێزەکانە کرد بە تایبەتی کاک کۆسرەت. ئێمە هەر لە سەرەتاوە بەشداری ڕاپەڕینەکەمان کرد هەتا گەیشتینە کەرکووچی قودسی کوردستان. خۆش زۆر سوپاس. دیارە ژنانێکی تر بوون لە بەشداربووانی ڕاپەڕین خاتونگیان زۆر بەخێر بیست. ئەمڕۆ لای تۆ چیەگەین ئەم بەروارە 5 هەموو ساڵەکە دینە 5 تۆکو خاتونێکە وەکو بەشداربوویکی ڕاپەڕین چی بە بیری تۆ دەدێتەوە؟ بەڕاستی ئەو ڕۆژە یەکێکە لە ڕۆژە هەرە پیرۆز و گەورەکان لە بیرەوەری مندا لە ڕابردووی مندا شانازی بەخۆمەوە دەکەم کە وەکو ژنێک بەشداری ئەو ڕۆژە پیرۆزەم کردووە ڕۆژێکی مێژووی گەورەیە لێرەوە سڵاو دەنێرم بۆ سەرتەم بۆ سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەو ڕۆژە پیرۆزیان لێ پیرۆزتر دەکەم و سڵاو بۆ ڕوحی پاکی مام جەلال کە توانی بەرنامەیەکی تۆکمە بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە جێبەجێ بکەن و ڕاپەڕین لە دەواازەی ڕاپەڕینەوە دەست پێ بکات و سەر تاسەری کوردستان بگرێتەوە و ئەو ڕاپەڕینەش ئەوەیە بەرهەمەکەی کە ئێستا ئێمە لێرە چاوپێکەوتن دەکەین خاوەنی حکومەت و پەرلەمانین. من هیوادارم داواش دەکەم
بەتایبەتی لە سەرۆک بافڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوجا لە حیزب لایەنەکان و لە حکومەت و پەرلەمان ئەو ڕۆژە بە پیرۆزی بهێڵنەوە هەر لێرەوە لەم بینبەرەوە داوا دەکەم چەند ئەنجومەنێک پێک بێ لە بەشداربووانی ڕۆژی ڕاپەڕین بۆی مێژوەکە نەشێوێنن وەکو خۆی تێپەڕ بێت و چەند ئەنجومەنێکیش بۆ ئەوانەی پەراوێز خراون لە ژن و لە پیا و من وەکو ژن دەبێ قسە لەسەر ژن بکەم ئێمە لەو ڕۆژەدا لە بەرەبەیانی بەهاری نەوەتویەکدا لە ناو بازار ڕانێ دەستمان پێکرد هەرچەندە ئێمە پێشتر ڕێخستن بوون و لە ناو ڕێخستنی هێنیەکاندا کارمان دەکرد و تەوجیه کرابوون بۆی لە ناو بازاری ڕانێ لە نزیک حسارەکە چاوەڕی ئەو ڕۆژە پیرۆزە بین و لە چ کات و ئانێکدا سعاتی سفر بەڕاستی توانیمان بەشدار بین کۆمەڵێک ژن بوون یادیان بەخێر لێرەوە نەختەچیانی ئەوە نین لە بیر بکرێن خاوەن شەهیدن مریەم ئەحمەد درهەم کە لە دەرەوەی وڵاتە نەسرین قادر تۆفیق خاوەنی دوو برای شەهیدە بەڕاستی زۆر بەشیان لە یاد کراون پێم باشە لێرەوە ئیشیان لەسەر بکرێت بۆ خۆت هەم بەشداربووی ڕاپەڕێنی و باسی ئەو چرکە ساتت کرد کە ئەندازەرەکەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مامجەلال خوا لێ خۆش بێ کە ئەو ئەم بەرنامەی داڕێشەوە بۆچی ئێستا هەندێک حەزب دەیانێت ئەم مێژوە بشێوێنن پێیان وایە ئەوانیش بەشێکن لە ڕاپەڕین لە کاتێکدا هەموو بەڵگە و کەسە بەشداربووەکانی کە خۆت ئاسا ئێستا تەمەند درێژ من لە ژیاندا ماون ئێوە دەیسەلمێنن یان بەڵگەن شاید حاڵی ئەوەن کە یەکێتی خاوەنی ئەم دەستکەوتانێ بۆچی ئێستا هەندێک حەزب دەیانێت ئەم دەستکەوتانە بەرنەوە بۆ دەستکەوتی خۆیان ئەوانە گەورەی یەکێتی دەبینن یەکێتی زۆر لەوە گەورەترە کە بەو چاوە بیبینن یەکێتی بە کەس بچووک ناکرێتەوە لەبەرەوەی بەرنامەکە داڕێژەری بەرنامەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو من وەکو ئەوڕە لە یادمە دوو ڕۆژ سێ ڕۆژ دوای ئەوەش لە بەردەمی ئەوەی کە ئێستا پێی دەڵێن بازاڕی دۆلارەکە قولە ڕاوەستابووین هەزاران ژن و پیاوی ئەو شارە نەمان دێژ لایەنەکانی کە بێن دەمانگوو بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە هیچ کەسێک بۆی نییە بێ لێرە بەشداری بکات لەبەرەوەی لە کات و ساتە پێویستەکاندا بەشدار نەبوون ئاگایان لێ نەبوو باوەڕیان پێی نەبوو پیان وابوو ئەو ڕاپەڕینە شکست دەخوازێ بە ئیجباری هێنانە ناو شارەکانەوە زۆر لە حیزب و لایەنەکان ئێستا حەقی ئەویانی هیچ قسەیەک لەسەر ڕاپەڕی بکەن لەبەرەوەی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و شانەی بروسک و دایان هەزار چەکداری ئەو شارەکە من وەکو خۆم چەندین نامەم گەیاندۆ تا مستەشارەکان خەڵکی دیاری شارەکان بۆی بێن بەشداری ڕاپەڕینمان لەگەڵ بکەن و بە خۆشحاڵی و بەشداریشیان کرد هیچ کەس و لایەنێک بۆی نییە ئەو گەورەیە ئەو مەزنیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان داگیر بکە ئەمە بەسەرکەوتووی هەر لەگەڵ دەبین و تا خوێن لە جەستەماندا کار بکە خزمەتکاری یەکێتی نیشتیمانی کوردستانین و لە دەوری گۆڕ و ڕۆحی مامجەلال دەخولێنەوە ڕێبازەکەی بەرنادەین بۆی پیشانی هەموو دنیامان دایمە پێشمەرگەیەک بوو سەرکۆمار بوو لە بەغداوە بۆ کورد و بۆ یەکێتی بەسە هەموو کوردی شانازی پێوە دەکە عێراقیش تێک چوو لە دوای بەڕێز مامجەلال بەڕاستی ئێمە هیوادارین سەرۆک بافڵ ئەو ڕێچکەیە نەبەزێنێ و بەرنەدا بۆی بمانگەیە تا زیاتر ئارامی و گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە چوارچێوەی هەرێمدانە بێ هەموو کوردستانی گەورە بگرێتەوە دووبارە سوپاس اینجا خۆشەویستان لە کاتی ڕاپەڕیندا زۆر چیرۆکێک کە دەیسەلمێنێت حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بۆ خۆی خاوەنی ئەم ڕاپەڕینەیە خاوەنی ئەو ئەندازەیە کە دروستی کردووە تەنانەت یەکێک لەو چیرۆکانی کە من ئێستا بخۆم یەکێک لە بەشداربوانی ڕاپەڕینم لەگەڵدایە کە باسی لەوە کە هەندێک لە گرتی ڤیدیۆ لە ناو مۆبایلەکە بۆ ئێستا ناتوانین پیشانتان بین باسی ئەو چرکە ساتانەکە کە چەند دیلێکی سوپای بەعس ئەو کاتی کە ڕاپەڕین کراوە کەوتۆتە دەست هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی ئەو چرکە ساتانم بۆ دەکا کە چۆن سەرۆک مامجەلال مامەڵی لەگەڵ ئەم دیلانە کردویان بەڵێنی پێداون کە بە شێوازێکی چۆن مامەڵە لەگەڵ ئەو دیلانە بکەن زۆر بەڕێز کاک ڕەسوولگیان زۆر بەخێر بێ ئەم چرکە ساتی کە من باسم کرد تۆ پێشتر لە مۆبایلەکەت هەندێک شت پیشاندام باسی کێ چرکە ساتانم بۆ بکەیت قوربان ئێمە بەخێر بێن بۆ دەواازەی ڕاپەڕین یەکەکەم لە بەشداربوانی ڕاپەڕین کە پێشتر بدایشم شەید بوو هەموو ئەسیرەکانمان لابوون جا پێویست ناکە باسی تەفاسیلی ئێرە ئەو مەڵبەندە مخابەرات بوو ئەوە ئیستیخبارات بوو ئێرە ئەوانەمان کە هەموو گرت هاتین ئەسیرەکان هەموو لای ئێمە بوون تا ئەو ڕۆژەی بەڕێز مامجەلال هات نوکتە و شتی بۆ بازەکەن لە مزگەوتەکان دامان نابوون لەگەڵ هەندێک کەسایەتی ناو شار مەجموعە دامان نابوون بە ئیسلامیان کردبوو وەریان کردبوون مەسەڵەن 12 کەس لای ماڵی فڵان کەس هەموومان تەوزیع کردبوون کە ئەو ڕۆژەی مامجەلال هات هەندێک نوکتە و شتی بۆ بازکردن بۆی دڵنیاییدانەوە بە پێکەینی هێناشتی هێنان باشە دەتان دێرمەوە بەسەر چاو دیکاکە بڕۆ پاس وشتم بۆ گرتن هێنا من لە بردە من سواری سیارەم کردن لە هیزۆب تەسبیلی قایت فرقە بکردەوە قایت فرقەکەش ئێستا لە فەرماندەیەکی شتیە دەڵێ خۆم نەچۆوە
بۆ ناوزەی شێراق شکایەتیان لێکرد و زیاد کیمیایی لە ڕایاندا بەڵام لێی نەدا ئەو ڕۆژە لێی نەدا کە هاتەوە چوو لای سەدام شکایەتی لێ کرد دایان بەزانەوە کەمان مەجارا بۆ ڕێی جمهوری چۆ لای هێنایەوە لە کولێرکانیدانا ئێستا لە فەرماندەی گشتی دەوام دەکات دەڵێت تا دەبنم خۆم بە پێشمەرگەیەکی هێشتەجی نیشتیمانی کوردستان دەزانم. ئەمەیەکێ لە چیرۆکەکان ئەو چیرۆکی کە باسم کرد باسی ئەو چرکە ساتەم بۆ بکە کە هەندێک دیلی یا سەربازی سوپای و کاتی عێراقی کەوتووە دەست هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوەسی سەرۆک مام جەلال و هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەو دیلانەیە چۆن بوو چۆن مامەڵیان لەگەڵدا دەکرد باشمان کرد بە عارەبانەی ئەو وەختە دەستی حەمباڵ هەبوو ئەچوین ماڵ بە ماڵ بە ماڵ خواردمان بۆ پیاکردن نیشتمان بۆ پیاکردن دڵنیاییمە معاملەشی ئینسانیمان لەگەڵ دەکردن هەر ئەو ڕۆژە دووەم ڕۆژێمە جوندی و شتەکانمان ئازادکردن زابتە گەورەکان مابوونەوە لە پلە باڵایەکان لە قاید فرقا لە فەیلەقی پێنج جوانە هەمووی لە ڕایانە گیراون هەمویان لێرە لا ئێمە بمابوونەوە معاملەشی ئینسانیمان زۆر باش لەگەڵکردن بەنان و بە ئاو نەمان نەش بێ خزمەت بن. ئەو پرسیاری کە لە پێشتر لەو خاتونم کرد ئێستا هەندێک حەزب لێ خۆی بکە بە خاوەنی ئەم دەستکەوتانی ڕاپەڕین و ڕاپەڕین کا بەهی خۆی ئێوە وەکو پێشمەرگەی دێرین هەڵوێستان چییە؟ ئێمە بەڵگەکان دیارن بۆ مێژوو گوناحیشە بۆ هەچ کەسێک بۆ هەچ حیزبێک مێژوو بشێوێنێ مێژوەکان دیارە کە لێرە دەستی پێکرد شانە چەکدارەکانی ناوشار بوو شارە چەکدارەکانی بروسک هیچ لایەنێک با خۆی نەکاتە بە خاوەنی ڕاپەڕینی گەلی کوردە ئیگەلی یەکێتیە ئیگەلی یەکێتی شەهیدی داوە کۆڵێک ڕبار و خوێنی شەهیدانی داوە ئەو ڕاپەڕینەش کە دیارە هەموو بە بەڵگە پێمە کە چێ ڕاپەڕینی کردو چێشتی کردوێتی با قسە نابێ بە بەڵگە دەبێ مێژوش با نەشێوێنن مێژوو گوناحە بۆ کورد چکە بنەوەکانمان دەبێنێ ئەو مێژوە گوناحە بیشێوێنن سپاسمە دەستە خۆش بێ کاک عوسمانم لەگەڵ کا عوسمانیان زۆر بەخێر بی جەنابتان لە پاش 32 ساڵی ڕاپەڕین پەیامتان چییە بۆ ئەو گەنجانی کە دێن هیچ لە دەستکەوتەکانی ڕاپەڕین تێنەگەیشتون لەو چرکە ساتانە تێنەگەیشتون کە مرۆڤێک ئەلم بازارێکی ئێستا منوتۆتیایدا وەستاوین ڕەنگە بە ئازادە نەیتوانی بێت پیاسەیەک بکە پەیامی ئێوە چی ئێستا بۆ گەنجە؟ سەرەتا ڕێز و سڵاو بۆ شەیدەکان سەری ڕێز و ناوازێت بۆ گشەیدانی کوردستاندا دەنەوێنین سواز و پێزانین و پیرۆزبایی خۆشمان ئاراستەی سەردەمگەلی کوردستان دەکەین دیارە گەنجان چۆن لە ڕاپەڕیندا سەرمەشقی جوڵانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون گەنجەکان توانرا لە شۆڕشی نوێدا دەوری کارە و باڵا بدینوانە لە شاخ لە پێشمەرگایەتی لە ڕێخنەکان لە زیندان لە ئەوانەی کە سلکی بڵێن خەباتەکانی شێوازی خەباتمان بوو دەورێکی ئەساسیاندی لە ڕاپەڕینیش بە هەماشێ ومێت دەکەین ئەو گەنجانەی ئەوڕۆ کە ئەو واقعا دەبینن دەبێت دوێنێ لەبیر نەکەن کە لە ماڵەکانی خۆماندا لەبەر بەعاز نەمان دەتوانی هەڵچین خەڵک لە زینداندا بوو تعریب دەکرا ڕادەگوێزرا جگەل ڕاگواچن و تعریب و ئەمانە ڕۆڵەکانمان لە زینداندا بوونوانە ئەو جارێ بە کۆمەڵ تووشی هەڵات دەبووین بەردەوام لە خەڵک لە ڕاوکە و ناخۆشیدا بووەوانە جام دەمەوە ئەوە ببەچمەوە بەوەی کە چۆن ڕاپەڕینێمە کە لە شاخ بووین سەری هەڵدا چۆن نەخشە دانرا دیارە هەواڵ مام جەلال ساڵی 90 کە لە دەرەوە گەڕایەوە گوتێ عراق تووشی قەیرانێکی گەورە بووە عراق بەرەو ڕوخان دەچێت بۆیە لەبێ ئێستاوە ئێمە شێوازێکی خەبات پیادەکەین ئەو خەباتە بریتی دەبێت لە ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هاوکاری پێشمەرگەی کوردستان گوتی لە هەمان کاتیشدا لە ئێستاوە نەخشە و پلانێکی دانا ئەو نەخشە و پلانە بریتی بوو هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی لە شاخ کردە چێ بەشەوە هێزی پارتیزان کە بۆ ناو شارەکان دابوون بە بەردەوامی دوای ئەمفالەکان دوای ئەوەی کە باعث پێیوا بوو کەس نەماوە بەڵام هێزی پارتیزانەکان لە گەرمیانەوە تا کوێستان بە شێوەی خەباتی پارتیزانی کاریان دەکرد جگەل لە ئەوەش هێزی بەتالیۆنەکانی دانابوو ئەو هێزە بەتالیۆنەکان ئەوانە بوو کە لە سەر سنوورەکان بوو سێم هێزی پشتیوانی بوون ئەو هێزانە بوون کە لە ئۆردوگایەکان بوون بۆ حاڵەتی پێویست ئامادە کرابوون دیارە کە نەخشەی ڕاپەڕین دانرا ئەندازیاری و داینەمۆی ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان بوو سەروەری گەورە بۆ هەواڵ مام جەلال کە ئاگاداری کارە دیپلۆماسی و کانی دەرەوە بوو دەکرات عوسمان دەمێت پرسیارێکی ئەوە بکەم کە یەکێتی نیشتیمانی کوردستان داینەمۆی ئەم ڕاپەڕینە بوو
خەڵک بۆ یەکێتی هەڵبژاردەوە بۆی بە ئازادان بتوانێت ڕەخنەکانیش بگرێ یعنی ئەوەی کە ئێمە بینیومانەوە چەند ساڵ لە میدیاکاری بۆ دەکەین لە نێو یەکێتی نیشتمانی کوردستاندا ڕەخنەگرتنی یەکێکە لە بنەماکانی کادری یەکێتی ئەو ڕەخنانی کە ئەمڕۆ هەیە لەسەر دەستکەوتەکان زۆر کەسەڵی هیچ دەستکەوتێک لە دوای ڕاپەڕین وەدی نەهاتووە ئێوە خۆتان وەکو بەشداربووی ڕاپەڕین دەستکەوتەکان زیاتر لە چیدا دەبینەوە ئێستا داواکاری خەڵکی ئەم دەڤەرە چییە؟ بەڵێ دیارە ئەو ڕاپەڕینە دەستکەوتێکی گەورەی بۆ گەلی کورد بە گشتین و توێژەکانەوە هێناوە مەسەلەن ئازادی و دموکراسی کە خەڵک دەتوانێت بە ئازادانە لێرە بژە کە ئەو ڕاپەڕینە نەبا ئێستا ئەو ڕانیش وەکو دەڤەری پشدە ڕاگوازرا بۆ شتانە خەڵک هەموو لە ئۆردوگاکان لە جنوب کۆ دەکرانەوە شتانە لە هەمان کاتیشدا ڕێگایەکی ئازادی بۆ خەڵک کردوتەوە کە دەتوانێت بڕوا بۆ دەرەوە بە ئاسانی بێت سەردەمی بە ئاسکردنێ توانێت ڕوود لە دەرەوە بکاتەوە شتەوە ئەنی دەستکەوتەکان دەتوانم بڵێم ئەوەی کە گرنگە ئێمە ئەمپال و چیمیاوی و گرتن و کوشتن و زیندانیمان هەمووی لەسەر لاتوە کە ئەوە نەبا ئێستا کورد لە بەشەی کەدا بوون دیارە ڕایەکێتیش باوەڕی بە بنەمای ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن هەبوو زۆر سوات دەکرد زۆر سپاس بەڵێ خۆشویستانەمانی کابینیتان بەشێک بوون لە پەیامی بەشداربووانی ڕاپەڕین کە دەڵێن ئەو ئازادی و ئاسایش و ئارامی کە ئەمڕۆ خەڵکێکی زۆر لێرەدا لە کەرنەڤاڵی ڕاپەڕین کۆبوونەتەوە کە داینەمۆکەکە یەکێتی نیشتمانی کوردستانە جوڵێنەرەکە یەکێتی نیشتمانی کوردستانە خاوەنی ئەم ڕاپەڕینە یەکێتی نیشتمانی کوردستانە و داواشیان هەر لە یەکێتی نیشتمانی کوردستانەوەیە کە بتوانێت زیاتر دەستکەوتەکانی ڕاپەڕین پارێزگاری لێ بکات و بێگومان دوێنێش بەڕێز قوبات تاڵەبانی مەرزی کێلەی کردە دیاری بۆ ئەم ناوچەیە کە ئەم بۆ خۆی جێی دڵخۆشی و ئومێدی زۆرێک لە هاوڵاتیانی ئەم دەڤەرەیە کە بەکردنەوەی ئەم مەرزە بواری بازرگانی و هاتوچۆی بازرگانی و جموجۆڵی بازرگانی و جموجۆڵی ناوبازار لەم شارەدا زیاتر و زیاتر دەبێت دەستی ئاوەدانی زیاتر دەبێت و بەڵێنەکانی کە نیشتمانی کوردستان بۆم شارە هەر درێژەی دەبێت و بەردەوامی دەبێت من دیارە بێگومان خەڵکێکی زۆر ئەمڕۆ لە نێو شاری ڕانیا کۆبوونەتەوە یادی پێنجی سێ دەکەن یادی 32 ساڵەی ڕاپەڕین دەکەن بەشێکی زۆریان لێرە لە چاویاندا لە سەروسیمایاندا بەدی دەکرێت کە چۆن ئەو چرکە ساتانی کە ڕاپەڕینیان دەست پێ کرد ئەلێرەدا بە چەندین جۆر لە چەک و ئەسلحەی جۆرا و جۆر بەرپەرزراونەتەوە بەڵام ئەوان ورەی پۆڵین و ئەو بەرنامە جوانی کە یەکێتی نیشتمانی کوردستان دایڕشتووە هیچ کات ساردی نەکردنەوە و دڵنیا بوون لەوەی کە درێژە بەم خەباتە دەدرێت و خەباتیش درێژەی